سوپای تورکیا لە ناوچەی سیدەکانی سەربە قەزای سۆران 7 کیلۆمەتر هاتۆتە ناوخاچی هەرێمی کوردستانەوە. ئامانج لەی ڕوبەڕووبوونەوەی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە. ناوچەی برادۆست ئەو ناوچەی بەردەوام هاوڵاتیانی زەرمەندی سەرەکی ململانەی سیاسی هەردوو وڵاتی تورکیا و ئێران بووە لە دژی پارتە نەیارەکانیان. لە سەرەتای هەشتاکانی ڕابردووەوە تاکو ئێستا ناوچەی برادۆست لەلایەن تورکیا و ئێرانەوە بۆردومان و تۆباران کراوە بە بیانووی بوونی پارتە نەیارەکانیان. لە ساڵی 2017 لە دەڤەری برادۆست 29 جار بۆردومان کراوە و بەهۆی بۆردومان و تۆبارانی تورکیا و ئێران هاوڵاتیەک شەهید بووە و یەکێکی تریش بریندار بووە. تاوەکو ئێستاش برینەکەی چاک نەبۆتەوە و سەرڕای ئاوارەبوون و گەیاندنی زەرەر و زیانێکی زۆری مادی بەرگون نشینانی ناوچەکە. ژمارە ئەو بۆردومان و تۆپخانەکانی ئێران و تورکیا فڕۆکەکان بریتی بووە لە 29 جار و لە ئەنجامی ئەم 29دا ژمارە ئەو هاوڵاتیانێکەوە شەهید بوونە هاوڵاتیەک بوو لە گوندی بەرمیزە بەداخەوە لە ڕێگەی فڕۆکەکانی تورکیا و بۆردومان کراوگیانی لەدەستدا و هەروەها لە 24 نۆشەوە هاوڵاتیەکی ترمان سولحیا دانیشتووی گوندی بەربزینەوە بەداخەوە ئەویشیان بە سەختی بریندار بۆ تاکو ئێستا برینەکانی سەختە. هاوڵاتیانی دەڤەری برادۆست نیگەرانن لەوەی کەوا ناوچەکەیان بەردەوام بۆردومان دەکرێت لەلایەن وڵاتانی دراوسێوە و زەرمەندی سەرەکیش لەو ناوەدا گوندنشینانی برادۆستن کەوا ساڵانە بەهۆی بۆردومانەوە ڕەز و باخ و ئاژەڵیان تیا چوون و بەو هۆیەشەوە باری ئابووری هاوڵاتیان بەرەو خراپی دەڕوات. وڵات دیارە ئەو زەرروزیانە تەبعاً ڕاستەوخۆ تاسیرێکە دەستە بارودۆخی ئابووری هاوڵاتیان چونکە ئەو شوێنانێکە خەڵک بۆی ئەچێ و لە وەرگەی مەڕووماڵاتن کابرەگەر لە وەرگای سۆتا ناتوانانی مەڕووماڵاتەکە لەو شوێنە بحەوێتەوە یاخود کشت و کاڵەکەی تۆباران ئەکرێ ئەبی جێ بهێڵێ و نمونەمان زۆرە نمونێ زیندومان هەیە خەڕک هەبووە مێشی سوتایە 100 مێش 50 مێش زیاتر وەکو پێویست قەرەبوش نەکراونەتەوە. زەویە کشت و کاڵەکان بە شێوەیەکی عام بەڵێ بخۆمان کە ئێستا دانیشتوی ئێرەنە گوندمان هەیە ئەو ساڵە نەچوینەوە سەر گوندەکەمان بەهۆی ئەو بۆ تۆباران و شتانە نەمانتوانی بگەڕێنەوە سەر زەویە کشت و کاڵەکانمان. لەو شوێنێکەوە تورکیا داخل بووە زیاتر لەم ناوچانە هاتۆتە ژوورەوە تاکو ئەتوانێت بڵێ نزیشی ئێران هاتووە بە نزیکەی 7 کیلۆمەتر داخل بووە. بەپێی زانیاریەکانی پەیام سوپای تورکیا بە قوڵایی 7 کیلۆمەتر لە سنووری ناحیەی سیدەکانی سەر بە پارێزگای هەولێر لە گوندی بەرمیزە هاتوونەتە ناوخاچی هەرێم. ناوچەی برادۆست سێگۆشەیەکی سنووریە و دراوسەی هەردوو وڵاتی تورکیا و ئێرانە دەکەوێتە دووری 140 کیلۆمەتر لە پارێزگای هەولێر و بەهۆی تۆباران و بۆردومانەکانی تورکیا و ئێران لە ساڵانی هەشتاکانەوە تاوەکو ئێستا 53 هاوڵاتی کوژراون و نزیکەی 100 گوندیش چۆڵ کراون. هاوڵاتیانی دەڤەری برادۆست بە هۆی بۆردومانی هەردوو وڵاتی دراوسەی ئێران و تورکیا لەم ناوچەیە بە بیانوویبوونی پارتە ئۆپۆزیسیۆنەکانیان بەردەوام ئەم ناوچانیان بۆردومان کردووە و هاوڵاتیانیش تیایدا زەرمەندی سەرەکی بوون. سەرەڕای زیانی مادی چەندان هاوڵاتیش لە ماوەی ڕابردوودا کوژرا و بریندار بوون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی سیدەکان لە دەڤەری برادۆست.